ڕێگە بدەن ئەو سیارانە لە خەری شێ دەکەن سێمانجی هاوینە پەردەی تێبیەخن تەبریدەکەی پێکەین باشترە تووشی ئەگە تەورید پەردەی پێوە نەبی جام دەکا هەر ئیشکا تۆماتیک ناکە تۆماتیک نەکە دەستێ پەردەکە لە هەمووی باشترە ئەگەر ڕێگە پێ بدەن کۆستەرەکان ئەوانی خەتن ئەو ئەوەی دەرێ ئەوە جیاوازە ئەمە بەنسبەتە خۆمان ئێستا ناتوانن پەردەی بینەوە بەرەوە نییە پەردە مەمنوعە ئەگەر لە داخلی پەردە هەبی سیارە مەجبورە لە خۆی تەبریدی پێ دەکات هەمووی سوپارە دەکات تەبریدەکە بایەکەی خۆشترە ئەو مبەڕیدانەی ئێستا داتانە سوودێکی بەیەوە گەیاندی و سوودی بە سەرنشینەکان گەیاندی لە عارەخەی ناکەین گەرمامان نابی ئەوەندەیە بەس تەبریدەکە باشترە ئەوانەی تەبریدیشیانەیە هەر مبەڕیدەی بەکاردەینن آخر ناچارە ئەم شایتم ئێستا بەر ناتام لەبەرەوەی تۆماتیک ناکە دەشتی استفادەی لێ ناکەین گەرماشی یعنی ئەو فێنکە نابی ئەوە ئێستا فێنکترە لەوی ئەو هەتاوە هەموو لە جامی دێتە ژۆرێ بە خۆ دەزانی کووە پێشوازی خەلکی ئەوانەی لەگەرتان سواردەم کووە لە دانانی ئەم بەردانە بەخوای خەڵک ڕای لێیە بەس وەچی گۆتم پەردەکە باشترە تەبریدەکەی پێ دەکەی لە خۆت استفادە دێت